زۆربەی خەڵک بە وەهم دەترسێ لە ترسیەوەی نانی نەبڕێ نانێکی حرامی بۆ خۆی پەیدا کردووە وا دەزانێت کە ڕزقی ئەو بەدەست حیزبێکە و بەدەست عەبدێکە ڕزقی تۆ بەدەست خوایە ئەو بیرکردنەوە سەقەتەیە وای کردووە کە هەڵوێستی سەقەتمان هەبێ ئەو بیرکردنەوەیە وای کردووە کە کەسانێک هەڕەشە و گوڕەشەی نان بڕین و سجنکردن و دەرکردن و چی لە خەڵک بکەن ئەگەر نا عەبد عەبدی خوایە و ئەرز ئەرزی خوایە و نیعمەت نیعمەتی خوایە و ڕزق ڕزقی خوایە بۆ دەبێت کەسانی بیگرنە دەست خۆیان و قۆڕخیکەن ئەوە بێدەنجی خەڵک و بێهەڵوێستی خەڵکە ئەم واقعی ڕەخساندووە خەڵک دەبێت لە خۆیانەوە ئەوە بیر و بۆچوونە غەڵەتانەی خۆیان ڕاستکەنەوە بە پێی میزانی شەریعەت وەکو گوتومانە دەیان جار هەمومان بەندەی خواین بەڕێزترینمان لە لای خواوەیە کە تەقوای زیاتر بێ بۆ خوا سوڵحاوتر بێ شریعەتی خوا فەرق بە کەس ناکە بە نێر و مێ بە ڕەش و سپی هەمووی وەکو یەکە نیعمەتەکان هەموو خوا بۆ هەمومانی خوڵقاندوون کەس لە کەسی زیاتر بەش پێوە نییە نابێ هیچ کەس بە منەتی هیچ کەس بژیە کەسێک کە موشە لە حیزبێک وەردەگرێ ئەگەر لە بەرامبەر ئەوەدا لێ وەربگرێ بێدەنگ بێ ئیرادەی بکڕێ موشەکەی لێ حرامە چەندان جار گوتومان و دووبارەی دەکەینەوە ڕزقی خۆت بۆ حرام دەکەی ڕزقی حەڵال پەیداکە بە منەتی کەس مەژیە چاوبەرژێری هیچ کەس مەبە ئێمە ئاوا دەبێ بیرکردنەوەکانی خۆمان بگۆڕین هەڵوێستی خۆمان بگۆڕین ئەو کاتە واقعەکەمان بۆ دەگۆڕێ ئەوەش بەڵێنی خوایە کە دەفەرمێت ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم خوا واقعی هیچ کۆمەلگایەک ناگۆڕێ واقعی سیاسی کۆمەڵایەتی ئابووریان ناگۆڕێ تاکو ئەوان دەرونی خۆیان نەگۆڕن بیرکردنەوەکانی خۆیان هەستونەستەکانی خۆیان ڕەوشت و ڕەفتارەکانی خۆیان دەبێ بگۆڕن ئینقلاب بەسەر خۆیان دابکەن ئەمجا ئەو بارودۆخەی کە تێیدا دەژین لێی بێزارن لێی نیگەرانن لێی تووڕن لێی بەڕەخنن خوای پەروەردگار لە بەرەکەتی خۆ گۆڕینیان واقعیان بۆ دەگۆڕێ و واقع لارەکەیان بۆ ڕاست دەکاتەوە